لە بۆڵتنەکانی ڕابردوودا ئاماژەمان بەوە کرد کە هەندێک بەروبوومی ناوخۆی ئێمە هەیە کە لە سەر و پێداویستی ناوخۆ نەتوانین هەناردەیان بکەین. وەکڕیاری سەرەکی ئێمەش ناوەڕاست و خواروی عێراقایە، خود بەگشتی بڵێن عێراقا بۆ ئەو بەرهەمانەی هەرێمی کوردستان کە لە سەر و پێداویستی ناوخۆیەوە بە کوالیتێکی باشیش دەخرێتە بازاڕەکانەوە. ئێستا هەندێک بابەتی دیکەش هاتۆتە ئاراوە کە حکوومەتی عێراق ڕێگریەکە لە هاوردەکردنی لە هەرێمی کوردستانەوە. هۆکارەکەی چییە؟ بۆتانە خەمەڕوو، بەڵام با پێشتر سەرنجتان ڕاکێشم بۆی کە ئێستا حکوومەتی عێراق یاخو بڵین دەستی گرتووە بە ڕێگریکردن لە هاوردەکردن یاخود ناردنی شیش لە هەرێمی کوردستانەوە. بە چۆن سەرەتا ببینن کە لە هەرێمی کوردستان و یاخود بڵین بەگشتی لە سەر ئاستی عێراق چەند کارگەی ئاسن هەیە، یاخود ئەو کارگانەی کە تایبەتن بە بەرهەمهێنان و دروستکردنی شیش و ئاسن. وەکوی بینن تەنها یەک کارگە هەیە لە عێراقدا، ئەویش لە بەسڕەیە. جگەلەوە دوو کارگە لە دووهۆک هەیە و سلێمانی 5 کارگەیتیە و هەولێریش کە زۆرترین کارگەی دروستکردنی شیش و ئاسنی تایە، ئەویش 11 کارگەی گەوراوە لەسەر ستانداردی جیهانی لە پارێزگای هەولێردا هەیە و بە شێوەیەکی باش کارەکانیانەکەن و پشتی تەواویشیان بەستووە بەو سکرابەی کە لە عێراقەوە بۆی دێت. بەرهەمی ئەم کارگانە چۆنە؟ بە گشتی کە ساڵانە شێلمان و هەندێک ئاسنی دیکە بەرهەمەهێنن، ئەویش کە نزیکەی یاخ بڵین 1993.69 تۆن ساڵانە، گەر بڵین 8,000 تۆنە ساڵانە، ئەویش لە بەرهەمی هەموو ئەو شیش و یاخود ئەو بەرهەمانەی کە دروستەکرێت لە کارگەکانی عێراقا. شیش چۆنە؟ 3.7 ملیۆن تۆن ساڵانە بەرهەمیەت لەم کارگانەواتە توانای بەرهەمهێنانیان. هەندێک جار دروست ئەو ڕێژە زۆرە بەرهەم نایە، بەڵام ئەم کارگێل لە توانایدایە کە ئەو ڕێژەیە بەرهەم بهێنێت، واتە 3.7 تۆن لە ساڵێکدا. لەم کاتەدا هاوردەمان 2 ملیۆن تۆنە. 2 ملیۆن تۆن لە ساڵی 2022 هاوردەی شیش بووە. جگەلەوە پێداویستی عێراق بۆ شیش و ئاسن چەندێکە؟ 3.2 ملیۆن تۆنە ساڵانە. وەکوی بینن بەراورد بە بەرهەمهێنان یاخود ئەو بەرهەمەی کە هەیە، پێداویستیەکە کەمترە، واتە ئاستی بەرهەمهێنان زیاترە، ئەی بۆ کە 2 ملیۆن تۆنیش هاورداکرێت. یعنی ئەمە کێشەکەی ئەمە دواتر لەگەڵ میوانەکەم کە بەڕێز گەیلان حاجی سەعیدە و دواتر پرسیاریەوەی لە یەکەین. جگەلەوە ئەو کاریگەریانەی ئەکەوێتە سەر ئاستی بەرهەمهێنان چییە؟ یاخود ئەو کارگانەی کە ئێستا بەرهەمهێنانی شیش و ئاسن دەخەنە بازاڕەکانەوە چی کاریگەریان تێکات؟ ئەم بابەتانەیە. ئاسنی هاوردە لە کاتێکا کە کارگەیەک لەناو خۆدا ئاسن بەرهەم بهێنێ لەو سکرەبەی کە هەیە شیشی باش بە کوالیتێکی باش بەرهەم بێنێ، بەڵام ئەگەر ڕێگری نەکرێت لە شیشی هاوردە، ئەوە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ئەو بەرهەمە هەیە کە لەناو خۆدا بێ و بۆ نرخێکی کەمترە بێت و ئەو کات کارگەکە ناتوانێت بەردەوامی بدات و ئەو شێوازە باشی یاخود ئەو کوالیتی باشی هەیە بەردەوام بێت لە بەرەوەی نرخەکەی ناتوانێت کێبڕکە لەسەر نرخی شیشی هاوردە بکات. جگەلەوە گومرگ کاتێک کە گومرگ گران نەکرێت یاخود نرخەکەی گران نەکرێت لەسەر ئەو موادە خامەی کە دێت یاخود سکرابیان هەر مەکاینێکی دیکەی ترە کە پێویستەکە بۆ کارگەکە، ئەمەش ڕاستەوخۆ کاریگەریە بێت لەسەر بەرهەمی کارگەکانی شیش و ئاسن. جگەلەوە بلیتە واتە قاڵب، ئەو قالبی شیشەی کە بەکارەهێنرێت بۆ کاتێک توانەوەی ئاسنە سکرابەکە و قاڵبکردنی هەر موادێک کە پێویست تێ بکات. واجگەلەوە سوتەمەنی بێگومانش کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر کارگەکان لە کاتێکدا ئەگەر نرخی نەوت و یاخود سوتەمەنەکانی دیکە بەنزینە گازە بۆ مۆریدەکان یاخود بۆ هەر بابەتێکی دیکە بەرز بکرێتەوە، ئەمە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر بەرهەم و ئاستی بەرهەمی کارگەکانە بێت. و هەروەها سکراب وەکوتم بۆ سکرابەی کە لە ناوەڕاست و خواروی عێراقەوە ئەهات کە لە ئێستادا تا ڕادێکی زۆر ڕێگری لێکراوە و ناهێنڕێ بێت، ئەمەش کاریگەریە کاتە سەر بەرهەمهێنانی شیش و ئاسن لە کارگەکانی ناوخۆدا و هەروها کارە باش کە ئەوە کێشەیەکی هەرە گەورەیە خود دەتوانین بڵین هۆکارێکی گەورەیە بۆ کەوتنی ئاستی بەرهەمهێنانی کارگەکان. ئەمە بەکۆی گشتی کە ئەو کاریگەریانە بوو کە دەبنە هۆی بەرهەمهێنانی کەم و یاخود بەرەو دواوەچوونی کارگەکانی ناوخۆ و بە تایبەت کارگەی ئاسن و شیش لە هەرێمی کوردستان. ئێمە
ئاماژەم بەوە کرد کە ئاستی بەرهەمهێنانمان 3.7 و ئەو پێداویستەی کە عێراق هەیەی بۆ 6 3.2 ئەی هۆکار چیە سەدا یاخو بڵێن 2 ملیۆن تۆنیش هاوردەی شیشمان هەیە. ئەمە لە بەڕێز گەیلان حاجی سعید دەکەم کە سەرۆکیەکێتی هاوردە و ناردنکارانە و لە ستۆدیۆ میوانی منە. بەڕێز گەیلان بەخێر هاتی و سڵاوت لەبێت. بەڕێز گەیلان ئاستی پێویستی عێراقمان بینی و ئاستی بەرهەمیشمان بینی. هۆکار چییە کە بڕیارە 2 ملیۆن تۆنی دیکەش هاوردە بکات؟ سەرەتا زۆر سپاسان دەکەم لە بۆ ڕەخساندنی ئەو دەرفەتا بۆی قسە لەسەر کاڵایەک بکەین کە لە ڕاستیدا لە ڕێزبەندی سێم و چوارەمی کاڵاگرنگەکان دێ کە وڵاتان پشتی پێدەبەستن لە ڕووی ئابوووریەوە ئەویش ئاسنە یاخود پۆڵایە بەگشتی. بێگومان ئێمە لە هەرێمی کوردستان خۆشببختانە چەندین کارگە و کارخانەی باشمان هەیە کە ژمارەیان بۆ 10 کارخانە ئێستا بەرز بۆتەوە و توانای بەرهەمهێنانی کاڵایەکی باشیان هەیە وەکو توانە کە ئەو بڕێی کە جەنابشتان ئاماژتان پێدا لە کوردستانی عێراق ئێستا نزیکەی ئەو کارگانەی کە هەمانە دەتوانن ساڵانە 3 ملیۆن بۆ 3 ملیۆن و 200 هزار تۆن ئینتاج بکەن و لە کۆی گشتی عێراقیش کە ئەو دوو کارخانەش لە عێراقدا هەیە دەتوانن نزیکەی ملیۆنێک تۆن کاڵە بەرهەم بێنن کە بەرز دەبێتەوە بۆ نزیکەی 4 ملیۆن تۆن. بەڵام هەروەکو دەبینن و جەنابشتان ئاماژەتان پێدا لە ساڵی ڕابردوو ساڵی 2022 نزیکەی 2 ملیۆن تۆن شیش لە وڵاتانی دراوسێ وڵاتانی دیکە هاوردەی عێراق و هەرێمی کوردستان کراوە. ئەوەش بەهۆی ئەوەی کە بەڕاستی ئێمە لە عێراق و هەرێمی کوردستان یەکەم شت پاراستنی بەرهەمی ناوخۆمان نەبووە تاکو ئێستا بۆی بتوانین ئەو بەرهەمانەی کە لە ناوخۆی هەرێمی کوردستاندا بەرهەم دێت و لە عێراق بەرهەم دێت پاراستنی بەرهەمی ناوخۆیان بۆ بکرێت. ئەوە یەکێک لە هۆکارەکانە. هۆکاری دووەم ئەوەیە کە بەڕاستی وڵاتانی دەرەوە لە ڕووی ئەنێرژی یاخود سوتەمەنی هەروەها کارەبا هەروەها مادەی خام مادەی سەرەکی بۆ کارگە و کارخانەکانیان نرخیان زۆر لە عێراق و هەرێمی کوردستان لە خوارەوەی هەروەها دەستی کار لەوێ زۆر هەرزانترە بۆیە بەڕاستی ئێمە ئەگەر هەوڵ نەدەین ئەو کارگە و کارخانەی خۆمان بە شێوەی ئەوەی کە بەرە پاراستنی بەرهەمی ناوخۆیان لە بۆ بکرێ ئەوان ناتوانن بە تاقەی خۆیان کامل کار بکەن و هەروەها ئەوە دەبێتە هۆکاری ئەوەی کە کارگە و کارخانەکانی ئێمە لە کار بکەون. ئەوەیە کە ئاماژەشت پێکرد ساڵی پاشە کوالیتێکەشی هەمان کوالیتی ناوخۆیە کارگە و کارخانەکانی ئێمە بگرە باشتریش بێ خراپتر نییە و ئەوە هەموو ئەو کارگە و کارخانەی کە هەمانە ئەو کاڵانەی کە بەرهەمی دێنن دەچێتە تاقیگا و لە پرۆژەکان تاقیگەی بۆ دەکرێت و لە تاقیگە دەردەچێت بێگومان هیچ کێشەمان لەوەدانە. ئەوە بۆ ئاماژت پێکرد ساڵی پار نزیکەی 2 ملیۆن تۆن هاوردەکرا ئەوەش بۆ هۆی هۆکاری ئەوەی کە ئێمە بەشێک لە کارگە و کارخانەکانمان لە کار بکەون و نەتوانن بە تاقەی کاملی خۆیان کار بکەن. ئێستا بەڕێز گەیلان هۆکارێکی دیکەش هاتوۆتە سەر ئەوە وەکو بینیمان لە کۆی 19 کارگە هەژدان لە هەرێمی کوردستانە. وەزارتی پیشەسازی عێراق بڕیاری یاوە کە سکراب لە نێوان پارێزگاکان ئاڵوگۆڕ نەکرێت. ئەوە کاریگەری هەبوو لەسەر هەرێمی کوردستان و ئەو کارگانەی کە کاری دروستکردنی شیش و پۆڵا و ئاسنەکەن؟ بڵێ هەروەکو جەنابەت ئاماژت پێکرد کارگەی پۆڵا وەکو کارگەی شیش ئێمە نزیک 10 کارگەمان هەیە. کارگەی چتکەش ئێستا لە حاڵەتی ئامادەباشیدایە بەوەی کار بکە. کارگەکانی دیکەمان کارگەی بۆڕی و شتی دیکەن بۆڕی ئاسن و بەڵام بەکۆی بەڵێ کارگەکانی بۆڕی پێویستیان بە پلێت هەیە کە بەداخەوە لە عێراقدا تاکو ئێستا کارگەی دروستکردنی پلێتمان نییە کە لە دەرەوە هاوردە دەکرێت. بەڵام بۆ کارگەکانی شیش و زاویە و چەنەڵ و ئەوانە بێگومان پێویستیمان بە سیکراپەیە. لە ماوەی ڕابردوودا حکوومەتی مرکزی کە ئەویش وەزارەتی پیشەسازی بە بڕیارێک قەدەغەکردنی ڕاگەیان لە نێوان پارێزگاکاندا کە ئەو سکرابە نەگوازرێتەوە. ئەوەش کاریگەری کردە سەر ئەو کارخانەی ئێمە لە بەرەوەی 10 کارگەی گەورە لە هەرێمی کوردستان هەنا و ئەو سکرابە بە شێوەیەکی گونجاو و بە بەردەوامی نەدەهات بۆ هەرێمی کوردستان بۆیە ئەوەش هەمان کاریگەریەکی نەرێنی دانە لەسەر کارگە و کارخانەکان. بەڵام بابەتی سکراب حتا ئێستاش کەم و زۆرێک هەر دێ بڵێن نایە بەڵام بە شێوەیەکی فەرمینیا یاخود ڕێگای لێدەگیرێ ئەوانە هەموو هۆکارن. وڵا ئەوە سکرابەکە وەکو ئەوەی کە هەیە لە نێو شارەکانی ناوەڕاست و باشووری عێراقا ئەو بڕیارەی حکوومەتی مرکزیش یاخود وەزارەتی پیشسازی
ئەو بڕیارە کاریگەریدانا لەسەر ئەوە لەگەر ئەوەش بخۆتان دەزانن و بە هەموو لای ئاگاشکرایە کە ڕێگری بازگەکان و ڕێگری دیکە هەیە لە هەندێک کاڵا کە دەکرێت بۆ ناو هەرێمی کوردستان بۆی ئەوش زۆرێک لە فیشار دەخرێتە سەر ئەو کارگە و کارخانانە کە مەسەلەن بە شێوەیەکی گونجاو یاخود بە کامل کەپەسیتی خۆیان کار نەکەن ئەوانە هەموو هۆکارن بۆ هۆکار بوون بۆ کەمبوونەوەی کاڵاکان بەڵام دەمەوێت ئاماژە بە خاڵێک بکەم کە بەڕاستی زۆر گرنگە ومایی دەستخۆشیە لە حکوومەتتی هەرێمی کوردستان کە لە چەند ڕۆژی ڕابردوو ئێمە زۆر هەوڵماندا بوو پێشتر و ئەوانی ژەو بڕیاریان پەسەند کرد کە پاراستنی بەرهەمی ناوخۆ بۆ شیش بکرێتن و بەڕاستی ئەومایی دڵخۆشیە و ئێستا کارگە و کارخانەکان لەمە بۆ دوا دەتوانن بە هەموو تاقەی ئینتاجی خۆیان کار بکەن و بتوانن ئەو کەلێنە پڕ بکەنەوە کە کاڵای شیش هاوردە دەکرا و بتوانن لە ناوخۆی خۆمان ئەو کاڵایی کە عێراق بە گشتی پێویستیتی لە هەرێمی کوردستان بەرهەم بێتن و بەخش بکرێ بەسەر هەموو شار و شارۆچکەکانی عێراق و هەرێمی کوردستان دەستخۆشیان لێ دەکەین ئەوە بەڕاستی بڕیارێکی زۆر لە جێ بوو و لەمەوە دو هەلی کاری زیاتر دەرەخسێ لەبەرەوەی کارگە و کارخانەکانی خۆمان بە تەواوی کار دەکەن ئومێدەوارم بۆ بۆڕی ئاسن و ئەوانش لە چەند ڕۆژی داهاتوودا کەویش بچێتە بواری جێبەجێکردن لە هەموو وڵاتان یەکێتی خۆتان کار و کاریگەریتان چییە لەسەر یەکێک لەو هۆکارانەی کابێتە هۆی هێنان یاخود ڕێگریکردن لە هاوردەی دەرەوە و وەساخکردنەوەی بەرهەمی ناوخۆ ئێمە وەکو یەکێتی هاوردە و ناردنکاران لە سەرەتاشدا و لە ئێستاشدا بەردەوام بووینە لەگەر حکوومەتتی هەرێمی کوردستان و بەردەوام پێشنیار و کۆڕ و کۆبنەوەمان هەبوو لەگەڵ ئەوان بەو پێی کە دەبێ هەر بەرهەمێکی ناوخۆ شەرت نییە ئیلا ئاسن و پۆڵابێ هەر بەرهەمێکی ناوخۆ یاخود هەر کاڵایە کە گەیشتە ئاستی ئەوەی پێداویستی هەرێمی کوردستان پڕ بکاتەوە دەبێ ئەوە پاراستنی بەرهەمی ناوخۆی لە بۆ بکرێ بۆی بتواندرێ تەشجیعی خەڵکی دیکەش بکرێ کارگە و کارخانەدا بمەزرێنێ و بتوانێت ئەو کاڵای خۆمان لە نێوخۆی هەرێمی کوردستان بەرهەم بێ و لە داهاتوشدا هەوڵ دەدەین کە ئەو کاڵانەی کە زیادەمان هەیە لە هەرێمی کوردستان بتوانین بازاڕیان بۆ پەیدا بکەین و بتوانین هەناردەی ئەو وڵاتانەیان بکەین کە پێویستیان پێەیە بۆیە بەڕاستی گرنگجیدان بە پاراستنی بەرهەمی ناوخۆ زۆر گرنگە و دەبێت بە دوواداچوونی بۆ بکرێ و بە هەمی زوو ئابدێتێک بکرێتەوە کە چ کاڵایەک لە هەرێمی کوردستان بە تەواوی بەرهەمدێ و پێداویستی ناوخۆ پڕ دەکاتەوە ئێمە ژۆک و وڵاتان بتوانین ڕێگری لە هەنا هاوردە بکەین ئێمە بتوانین کاڵای خۆمان لە ناوخۆمان بەرهەم بێنین و زۆربەی وڵاتانی ژوایە ئەو کاڵانەیە کە ناوخۆیان بەرهەمدێن ڕێگری لێ دەکەن و بە لەناو ئێمە زۆربەی یاخود بەرهەمە کشت و کاڵیەکانە کە ڕێگری هاوردەی دەکرێویش لە چەند مانگێکدا جوتیاران بەردەوام گلەیەوەکەن بۆ لە کاتێکا کێمە بەرهەمێکمان هەیە ساڵانە بەبێ هیچ کێشەیەک پێداویستی ناوخۆ پڕەکاتەوە پێویستمان بە هاوردەکردن نییە کەواتە جگەر لە کشت و کاڵ چی بەرهەمێکی دیکە هەیە کە ئێوە بتوانن قەدەغی هاوردەی لەسەردانێن یان وەکو کشت و کاڵەکە هەر هیچ ناس چەند مانگێک قەدەغی هاوردەی لەسەردانێت ئێمە وەکو دیارە تاکو ئێستا چەند کاڵایەکی دیاریکراو هەیە کە لە عێراق و هەرێمی کوردستان توانراوە پێداویستی ناوخۆ پڕ بکاتەوە بۆ نمونە باسی ئەگەر چەمەنتۆ بکەین چەمەنتۆ لە ساڵی 2016ەوە ئەسڵەن قەدەغە کرا نەکو پاراستنی بەرهەمی ناوخۆ کرا خۆشبەختانە بڕیارێکی زۆر حەکیمانە و زۆر ڕاست بوو ئەو بوو کە ئێستا ئێمە توانای بەرهەمهێنانی 30 میلیۆن تۆن چەمەنتۆمان هەیە لە ساڵێکدا و توانراوە زیاتریشمان هەبێ لەو پێداویستی ناوخۆی کە هەمانە ئەوە وا دەکات کە تۆ سەرمایهدار کاتێک دێ سەرمایە گوزاری دەکات لە وڵاتێک بێگومان هەر ئەوەندەی لەسەرە کە دێ پرۆژەکەدا دەمەزرێنێ و سەرمایە گوزاری دەکات دوای ئەوە لە ئەستۆی حکوومەتە چۆن پارێزگاری لێ بکات و چۆن بتوانێت بەرەو پێشی باوە چۆن بتوانێت تەشجیعی خەڵکانی دیکە بکەن بێن لە هەمان باریان لە بواری دیکە سەرمایە گوزاری بکەن و ئەوە تەمین بێ لەوەی کە حکوومەتتی هەرێمی کوردستان پارێزگاری لێ دەکاوە کاڵایەکەی بۆ دەپارێزێ و ناڵێ وڵاتانی دیکە ئغراقی بازارەکەمان بکەن و کاڵاکانی خۆمان پەک بخەن ئەوانە هەموو لە ئەستۆی حکوومەتدایە بەڕاستی دەبێ ئەو پارێزگاری لە سەرمایە گوزار بکەن وەجگە لەوەش ئێمە سەرمایە گوزارەکانی کە ئێستا لە بواری ئاسندا پرۆژەی گەورەیان کردووە بەڕاستی هەموو سەرمایە گوزاری ناوخۆمانن و ڕیسکیان کردووە توانیویانە ئەو پرۆژە گەورانە لێرە جێبەجێ بکەن و چەندی هەلی کار بڕەخسێنن بۆیە بەڕاستی
بە گرنگی دەزانم کە هەموو ئاسانکاریەک بۆ ئەو خاوەن پرۆژانە بکرێت چ لە بواری ئاسن و لە بوارەکانی دیکە و هەروەها لە بواری کشت و کاڵیش کە ئێمە چەند کاڵایەکمان هەیە ئێستا ڕاستە وەک کاگەلان بێگومان ئێمە لە ڕێی بەرنمەکانمانەوە و بەردەوامیش جەخت لەواکەینەوە کە ئەوە ئەرکی هەر تاکێکیشە لەگەڵەوەی کە گرنگی بە بەرهەمی ناوخۆ بدات تا بەرهەمی ناوخۆستا بێت دەست نەباتە بەرهەمی دەرەکی ئەگەرچی هەرزانیش بێت سپاس بۆ بەڕێز گەیلان حاجی سعید سەرۆکیەکێتی هاوردە و ناردنکاران لە قی هەولێر لەگەڵمان بێ سپاس بۆ ئێوە زۆر سپاس بزانم.